دوای ئەو حادیسەنە ڕۆشتم ئەو بینە تا 1000 ساڵێکی تریژی نەچم ئەو بینە حەز ناکەم ئەو بینەیشە ببینم دایتر وەڵا مناڵەکان بوو کوڕەکە من نەبوو ڕۆژ بەڕۆژ جەنگ لە توخوبەکانەوە زیاتر دەهاتەنەوەوە گوندە سنووریەکان چۆڵکران و گوند نشینان خزێنرانە ئۆردوگا زۆرەملەیەکانەوە لەو قەتیزبوونەوەی سنوورەدا چڕی بۆردومانەکان تا دەهات زیاتر دەبوون گەڕان بە دوای پەناگەیەکدا ببووە خولیایی شەو ڕۆژ باڵەخانەی دوو خوێندنگای تەواو نەکرا و بۆ زۆرێک لە ئاوارەکان ببووە ماڵ و بۆ ئەوان و دانیشتوانی ئۆردوگای سیروانیش ببووە پەناگەی خۆپاراستن لەو مەرگەی ڕۆژانە تۆپخانەکان دایان ناردن بەڵام مەرگ لە دیواری پەناگەکەدا خۆی مەڵازدا بوو لەگەڵ خواردنەوەی ئاوەکان من هەر ئەوەنە دنیام بینی هەموو دنیا تاریک بوو سەعات 11:30 قەسب دەستی پێ کرد و دووکەڵێک بەرز بوویەوە لە بیناکە لەگەڵ لێدانی تۆپەکەدا گڕێکی گەورە بەرزبیەوە لە بیناکە هەر ڕۆژ بە دەرگای ماڵی خوشکەکەی تۆپەکە داکەوت شارۆچکەی سیروان کاو کاتوە گۆردوگایەکی زۆرم لێ بۆ ڕاگواستنی گوندەکان دروستکرا بوو ڕۆژانە دەکرایە ئامانجی تۆپخانەکانی کۆماری ئیسلامی چونکە ئەو سەردەمە جەنگی عراقێران پێینا بۆ قۆناغی جەنگی شارەکانەوە و هەری یەکەیان بۆردومانی دانیشتوانە مەدەنیەکەی ئەوی دیکەیانی دەکرد بەڵام دانیشتوانی سیروان لە کاتی بۆردومانەکاندا لە بری دوورکەوتنەوە لە شوێنی نیشتەجێبوونیان و جێ ئامانجی بۆردومانەکان لەو دوو باڵەخانەیەدا کۆدەبوونەوە چونکە ئەو ڕژێمەی لە چیاو گوندەکان ڕایگواستە بوون پێدەشتەکانیشی لێتەنی بوون و نەیدەهێشت پەنای بۆ ببەن بینا سوتاوەکە ئاوەرەیەکی زۆری هەوڕەمانی تیا بوو بە تایبەتی خوڕماڵی ون زیاتر ئەم ئاوە نارنجەڵی و خوڕماڵی ئەم جار خەڵکێکی چواردەوری خۆشی لە ترسی ئەو قەسفە کە ڕاجمە تەقی تاوان لە سیروانە ئەگەر شارەزاون لە خواری ئەم مرورەوە هەرکەس بچواتە سەر جادە خۆڵەکە ئەلیکۆپتەر لێدا لەبەرەوە خەڵک ناچار بوو هەل لە ناو شارەوە ئێرانیش ئەو کاتە شەڕی ئێران و عێراق و قەسفی یەکتریانەکەرەوە قەسفی مەدەنی ئەو کاتە پیان و قەسفی مەدەنی لە نێوان بەرداشی دوو سوپای دژ بە کورددا خەڵکی بێدەرەتان قەتیز مابوون تاوەکو یەکێک لە بۆمبەکان کەوتە پەناگەکەیانەوە لە ڕۆژی بۆمبەبارانەکە ئەو ڕۆژێ و کارسەتۆڕەیە دیارە ئێمە وەکو زۆربەی خەڵکی خەریکیشی کتتوکاڵ و زەرعات بوون لەم ناوەکو زۆربەی خەڵکان کە لێرە لەم دەوروبەرە خەریکیشی زەرعات بوون ئێمە لە دووری 150 متر لە بیناکەوە کۆگایەکمانە بوو شوێنی ئیشکردنمان بوو ڕۆژی کارەساتەکە ئێمە هۆڵماندا بەرێرەوە ڕابکەین بەڵام قەدەری خوای گەورەوە بوو ئێرە دوو بینای بامەر بە یەکتری بوون ئێمە بەرە بیناکەی خوارەوە ڕۆشتین پێشەوە بکەینە بیناکە دەنگی تەقینەوەیەکی گەورە هات کە لەمان کردەوە زانیمان کە بیناکەی پشتی ئەمە بڵێنم بینایە کێسەمی تیاوەساوم تۆب لێیاوە بەڵام لەگەڵ لێدانی تۆپەکەدا گڕێکی گەورە بەرزبوویەوە لە بیناکە کە ئەو گڕە بەڕاستی بە شێوەیەکی کتوپڕ زۆربەی هەرە زۆری بیناکەی گرتەوە لەبەرەوەی بەردەمی بیناکە دیار بوو کە ئەو خەڵکی کە لێرە دەنیشتەجێ بوون گاز و نۆت و بەنزینە نابوو لێرە بۆ پێداویستی دایان نابوو هەندێک لەو خەڵکە من کە بینیم بەگڕەوە هاتنە دەرەوە ئافرەتێکم بینی خوالی خۆش بێت بەگڕەوە ڕایکردم شارە ئەو کاتە هێشتا
هیچ خزمەتگوزارێکی بەو شێوەیە نەبوو. ئاوی ماڵەکان لە بەردەم ماڵەکانەوە تێپەڕێ بوو، جۆگا بوو، ئەویش بەگڕەوە بۆ ماوەی 100 مەترێک لە بیناکە دوورکەوتەوە، خۆ خستە ناو قوڕا و لیتاوی ئەو جۆگەوە. بەڵام بەداخەوە پێم وایە هەر دوای ماوەیەکی کەم بۆ ئەوەی کە زۆر گیانی سوتا بوو گیان لە دەستدا. من ئەوەشم بینی بەڕاستی کە خەڵکانێکی زۆر لێرە هات و هاوار و قیژیان نەکرد و یانەگڕەکەوایە کرد ئەستەم بوو تۆ بتانی کەسێک ڕزگارکەی، ناڕەحەت بوو لەبەرەوەی ئاگرەکە وەک دەورەدانێک دەورەی خەڵکەکەی لە ناو بیناکە و ناو ژوورەکاندا بوو، کاری ڕزگاکردنی زۆر دەتەخت کرد بوو. باش بوو کە هەندێک لە دواوە ڕزگایان، بەڵام ئەوەی کە لە بەردەمەوە لێرەوە کە خەڵک ڕزگاری بوو، خەڵکیکە ئەوانەیە کە کەسکاریان لێرە بوون ئەو کاتا بە شێوەیەکی زۆر هاتنێرەوە، بەڵام بەداخەوە ئەوانش کە هەندێکیان هۆڵی ڕزگاکردنی مناڵەکانیان دایەکێک لەوانە کە خەیاتێک بوو بە ناوی کاک ئیسماعیل، هۆڵی ڕزگاکردنی مناڵەکانیدا پێم وایە مناڵێکی نایە دەرەوە، دوایەوەی تر خۆشی نەگەڕایەوە. من دەڕۆژ پێش ئەوە کە ڕووداوی بیناکە ڕووبا و قسفەکە ڕووبا، من ڕۆیشتم بۆ ماڵی مامەیەکم بۆ بەشارەتی ژوورو. دەڕۆژ لەوێ بووم ئیشمە کرد بۆ ماڵی مامەم. ڕووداوی بیناکە ڕوویدا، تقریبەن ڕۆژی پێنجشەمە بوو ئەوەی من ببیرم بێت، ئێمە خەریکی تووتن لێدان و ئەو شتانە بووین. سەعات 11:30 قەسف دەستی پێ کرد و دووکەڵێک بەرز بوویەوە لە بیناکە. من دڵم داخورپا، وتم ئەوە ماڵگی ئێمەیە. گڕی کرد، وتیان چۆن نەزانی؟ وتم بەخوا خەوم بینیوە. لە خەوما بیناکەم بینی، بیناکە ڕەشدا گەڕابوو، بەردەکانی توێژیان هەڵدا بوو، توێکڵیان هەڵدا بوو. دووکەڵ گەیشتە ئاسمان و قیژە و ناڵە و هاواری ئەو هەموو ژن و منداڵی لەگەڵ خۆی دابرد. لە ناوەوە تڵەتڵی ئاگر دۆزەخێکی داخستە بوو، نەک تەنیا مرۆڤ بەڵکو و هەناوی بەردەکانیشی دەتەقاند. لە دەرەوە هەرچی چاوی بە دووکەڵ کەوت بە پرتا و خۆیان گەیاندە ئەوێ، چونکە دەیانزانی بێجگە لە ئەوان هیچ هانە و فرێات ڕسێکی تر نییە. دیمەنەکان لەوانەیە ئێستا ئاوا باسی کەیت. من ئەو کاتە تابی پۆلیدیوم تەوەسە بووم، شتەکانم چاک لێبیرە، بەڵام باوەڕتانە بێت هێندە سامناک و ترسناک بوون. ئێستش کە کاتێک بیریان لێ دەکەیتەوە هەست بەوە دەکەیت کە تۆ لە چ شتێک ڕزگارت بووە، هەست بەوە دەکەیت کە مەزوڵمێتی تۆ، خاکی تۆ، ملەتی تۆ لە ئاستێک هاووە بە درێژایی مێژوو و چاوی هەموو مرۆڤایەتی لە ئاستیا کوێر بووە. شتێک نەبووە بە ناوی ئەوەی کە دڵی بۆ تۆ بسووتێ. بەداخەوە ئەلێرە خەڵکیان هێنایە دەرەوە بەگڕەوە دایان نابوون، بۆ دوایەوەش خەڵگات هەر کەسە بە شوێنی کە سوکاری خۆیدا دەگەڕات کە ڕزگاری کات. کۆمەڵێکی خەڵک ئەوانەیە کە بریندار بوون لە دەرەوەی بیناکە هێنانیان دەرەوە. وەدە من ئەوەم لەبیر ناچێت بەڕاستی ئەوە بۆ مێژوو دەڵێم لە ماوەیەکی کەمدا خەڵکی لەبجات نێرەوە هاوکارێکی زۆریم خەڵکیان کرد، بریندارەکانیان گواستەوە، مردوەکانیان دەرێنا لەگەڵ ئێرە هاوکاری خەڵکیان کرد. بۆ خۆی ئێرە تەنانەت نەک مرۆڤەکان ئاژەڵەکانیش بەگڕەوە دەبینران. ئەنێ من ئاژەڵم بینیوە لەم بینایە لە خەلاقە و بینایدا گڕی پێوە بە سوتاوە ڕای کردو بەگڕەوە. من کارمەندی ئاگرکوژێنەی بنکەی هەڵەبجە بووم، هەڵەبجەی شەهیدی ئیسا. ماڵمان لەسەر زەرعات بوو، ئەو زەرعاتمان کردبوو لە 12 مام. ماتۆڕێکم هەبوو، ماتۆڕەکە کە زانیم ئاگرەکە ئاگرێکی بەرزی دووکەڵێکی ڕەش بەرز بوویەوە، منیش ماتۆرێکم بوو هەڵسام سواری ماتۆڕەکەم بووم و چونکم پێش ئەوەی ئینزاریان کردین هەچ حادیسەیەک هەشتێک بوو هەرکێ لە هەر شوێنێک بۆی کرا بێت بۆ سەر حادیسەکە. منیش وەکو خۆم لەسەر زەرعات و هەڵسام و سواری ماتۆڕەکە بووم چوون بۆ شوێنی حادیسەکە. وەختێک گەشتمە ئەوێ تەماشاکەم هاوڕەکانم خەریکی ئاگرکوژێنم، بەڵام پێش ئەوەی سیارەکان بگاتە ئێ ئەلبەت سیارێکیان چەقی بوو، سۆندایان ڕاکێشا بوو.
تا سارەی دوو هەم هاست سارەیەکی لانکرۆزەری 79 لە ساڵۆنەکە گڕیگرت بوو ئەلبەر لە ئاسی لە چیوە گڕیگرت بوو تۆپێک هاتبوو دابی لە حوشەکە بازێ نەوت و وەنزین و گاز و ئەوانە احتیاتیان کرد بوو ئەلبەت لە ناو ساڵۆنی هینەکە دانرا بوو کە گڕیگرت بوو سارەکەش گڕیگرت بوو پێوە سارە گڕیگرت و پارچە داوی لە نەوتەکان بەرمیلەکان نەوتی لە ڕژوو نەوتی لە ئەڕۆشت و گڕیگرت بوو کە گڕیگرت بوو بە ژوورەکانە هەر بە ساڵۆنەکە نەوتەکە ئەڕژا ئەچوو بۆ ژوورەکانیش ئاگرەکە لە حەد بەدر بەرز بوو تینی هەبوو خەڵکێکە ئەویست بڕۆتە پێشۆ تینی ئاگرەکە ئەوەنە بە قوت بوو بەردی بیناکە ئەتەقی بەردی نەقاڕی بوو ئەتەقی ئتر ئەوە کە کەوتە ئەوەیە کە ئاگرەکە کوژەوە و توانیمان مسەتەری لەسەر ئاگرەکە دەست کرا بەمەی دەرهێنان گڕخامۆشکرایەوە و هێدی دیمە نەسامناکەکانی ناوەوە دەرکەوتن دیمەنگەلێک هەرگیز لە هزری بینەرەکانیدا ناسڕدرێتەوە بەڵام بێ پشت و پەنایی کوردوای کرد تەنیا ئەوان بیبین و نەگاتە هیچ شوێنێکی جیهان سارەیەکی لانکرۆزەری 79 لە ساڵۆنەکە گڕیگرت بوو هەچ کەسێک لە سەرۆ بوو هاتبووە خۆرۆ لەو شوێنی کە داسۆنەکە وەسا بوو خەڵکێک لە قادرمەکانەوە هاتە خوارۆ لە حیبەتی دووکەڵ و ئاگر و هەراو بەزم تۆپەڵێ ئینسانی سوتا و دروست بوو لە بەردەمی ساڵۆنەکە هەچ کەسێ هاتە خوارۆ ئەکەو بەسەر یەکە و هەل عینە شوێنە گیانی دەرەچوو هینە بوو ئەسوتا و گیانی دەرەچوو وەلحاصڵی ئێمەش هەتاکو توانیمان محاولەم کرد ئاگرمان کوژاندۆ هەتاکو درێنێک زۆر درەنگ ئاگرەکەمان تقریباً تا حەدێک خامۆش کرد و کەوتینە ئەوەی مەی دەریبێنین مەیتەکان هەر یەکێک بۆ خۆی زۆربەی زۆریان هێنا بۆ ئەو خەسخانە عەنەبە خەسخانە عەنەب لە قاپی حەوشەی خەسخانەکەەوە هەتا ساڵۆن و هەتا حەوشە و دار و بەردی پڕ بوو لە مەید هەر یەکێک مەیتی خۆی هیوا بوو 6 و هیوا 7 و هیوا 3 و هیوا 4 و هەر یەکێ لای مەیتی خۆی دانیشت بوو هەتا کەوتە ئەوەی بیان نێژن جاڕیاندا لە هەڵەبجە ڕەحمەتان لێبێ بێن بە ئەو مەیتانە کفن دفن کرێت و بشۆرێت ئەتر لەو کاتیشە پرسێن مامۆستا مەنا عوسمانیان کرد بوو گوایە هەر ئاویان بکەن بەسەرا لەبەرەوەی سوتاون و زۆر ڕەحاتە و شۆردنیشیان هەر ئەوتی ئاو بکەن بەسەریان و کفنیان بکەن و هیچی تری ناوێت ئەتر دوایی دەستکرا بە ناشتنی هەرێکیە بۆ خۆی کە سوکاری بۆ کوێ ئەیبرد و ئەوەشی کە سوکاری حازر نەبوو یا هەر کەسی تیانەما بوو گشتی مردبوون بدنیان بۆ شەیدان لە شەیدان ناشتنیان قەدەری خوا و تۆپە کە هات دای لە ڕاجمەیەک و دای لە بەرمیلەکان ئاگریان کرد خەڵکێش لە حیوەتی دووکەڵ و ئەوە هەمیان لەسەرەوە بنەوەن دووقاتە ئیسێ شەر وەک خۆی وایەتی و کاتی شەروا بوو ئیسێ شەروایە لەوێەوە کە خەڵک ئەهات خۆی دەرباسکە لە دووکەڵەکە و ناچار بوو بێتە خوارۆ دووکەڵەکە نەیەڵا سیارەکە ببین ئاگر و دووکەڵ و زیاتر مناڵم زیاتر بینی ئاهاتنیاندا لە سیارەکە ئەکە نەژێر سیارەکە و ئەسووتان ژنی تیا و مناڵی تیا و زیاتر ژن و مناڵ ئەوەی کە زۆر کاریگەری بوو لەسەر من سێشت بوو یەکەمیان ئەو مناڵانەی کە لە ژێرە و سیارە سوتا بوون دووەمیان ژنێک بوو کە قسممانە سەر بەتانیە ئەو کاتە بەتانی بۆر بوو بەتانیەکان زۆر پێشکەوت و جوان نەبوون بەتانیە قسممانە سەری تازە مناڵی بوو یەکسەر کەو بەلای منە کەوە پشتا تاوان ئەنگۆرەی لە کراسی ئەنگۆرە بوو سا لایلۆنەکەی زۆر و هەموو لایلۆنەکە سوتا و چووە بینی خواری سنگیوە ئیتر شیر لە مەمکەی دەرهات یعنی لە ئیرادی ئەمە کە نەمانەوە دەجوڵا شیرەکە قوڵپەیە هات لە مەمکەی هاتە دەور لەبەری مەمکەی سوتا بوو ئەمە کاریگەری بوو ئەتوانم بڵێم بۆ 15 ڕۆژیش من نەمتوانی وەکو پێویست نان بخۆم بۆ چونکە بۆنی سوتاوی مردوو سوتاوی مرۆڤ زۆر بۆرێکی کاریگەری هەیە هیچم پێ نەیەخورا هەرچی عەتر و بۆن ئەمدا لە خۆم بۆنی ئەو نەبڕێ هەتا ماوەیەکی دوور و درێژ
ئەو شومە مزگەوتەکەیش باوەڕ بێ بنەبی شارە زۆر هەیە چۆن ئەسووتێ بە شوێنەی خۆی زەلام بوو هەروکو تۆپەڵ واوە ئەنا حیج نەسەر و بنووی هیچی دیارنەوە نەسەر نەقاچی نەهیچ هەر ئاوا سوتا بوو تاواەوە ملی خۆیان کە هاتمەوە بۆ ئەم بینایە ئەم ژوورەی کە منی تایە ماڵی ئێمەی تیا بوو سەیرەکەم زۆر شپرزە ئاگر ئەسووتێ لە ناویە دووکەڵ بەرز ئەبێتەوە مەیتێکم بینی لە بەردەم پەنجەرەکەیە سەیرەکەم زیکی بڵاو بووەتەوە جگەری سوتاوە بووە بە کەباب من نەمزانی ئەوە براکەی منە تا دوایی بۆیان باس کردم تەنیا من و خوشکێکم ئالم بینایە ڕزگارمان بووە باوکیشم ڕزگاری بوو بەس باوکم لەکوێ بوو باوکم چوو بوو بۆ سەفەری حەج لەو کاتە ئەم سیانەمان ڕزگارمان بوو ئەویش ئەو خوشکەم چۆن ڕزگاری بوو خزمێکمان هاتبوو بۆ ماڵی ئێمە دایکم وتبووی بەو خزممانە وتبووی ئەم کچەیش بەرە لەگەڵ خۆتا بۆ لای براکەی ئەو کاتە خوشکەکەم دەوری 12 ساڵ بوو خوشکەکەی منی هێنا بۆ لای من بۆ بەشارەتی ژوورو ئەتر ئەویش لەگەڵ منا بوو بۆیە ڕزگاری بوو ئەگینا ئەویش تیا ئەچوو ئەوەی کارە سادبارە لەبەر ئەوەی ئەو شتە زۆر تراژیدی بوو زۆر کاریگەر بوو بەسەر ژیانی من و بەسەر هەست و دەرونی منەوە دوای 37 ساڵ ئەمە یەکەم جارە من بێمەوە بۆ ئێرە و بۆ ئەم بینا سوتاوە چاوم بەرایی نەداوە ئەم دیمەدانە ببینم کاگرەکە خامۆش بوو ئەو کاتە خەڵک هات زیاتر چوو ناژوورەکانەوە گەڕان بە شوێن بیرارەکانە من بینیم خەڵکیان دێنایە دەرەوە ئەوەنە سوتا بوو تۆ نەدەناسی نەدەزانی یعنی بەڕاستی جاد نەکردەوە کەمە پیاوە یا ئافرەتە هەندێکیان نووسابوون بەیەکەوە کە باوشان بە یەکا کرد بوو نووسابوون بەیەکەوە هەندێکیان تانیوی جەستیان سوتا بوو هەندێکیان بەڕاستی بە تەواتی سوتا بوون هەندێکیان بریندار بوون هێشتاکە گیانیان تیاما بوو ئەوانیان بەپەلە ئەبردە خەسەخانەکان ئەو کاتە گوێبی ئێسحافیش نەبوو تەنا ئەو کاتە هەر جێبە بوو بیرما لێرە پڕبوو لە سیارە و لە جێ بوشتیوە خەڵک چوە ناو بیناکەوە هاتنە ناو بیناکەوە بۆ ڕزگارکردنی خەڵکەکە یانێ بەڕاستی بە شێوەیەکی زۆر چاک و خێرا هاتن بە سەردەم خەڵکەکەەوە لەمەوەکی کەمدا توانیان سەرجەم سوتا و برینار و شەیدەکانش مێنە دەرەوە قوربانیەکان بەرەو هەڵەبجە بڕێکران کاگازات بردینیە لای ئیسماعیل مەحەممەدی برایی کە ئەو ڕۆژە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی بوو لە نەخۆشخانە ڕێکەوتی 6 بوو من کارمەندی تەندروستی بووم بۆ یەکەم جار خەفەریاتم هەبوو لە نەخۆشخانەی هەڵەبجەی شەید لە دوای نیوەڕەوە خەبەرێک هاو کە گوایە حادسەیەک ڕوویەوە تۆپێک لە ئێرانەوە تەقیوە داوێتی لە بینایەکی مەکتەبەکە تەواو نەکرابوو ئاوارەی هەورامانی تیا بوو ئاگرێک کەوتووە تۆ لە ئەنجامی تۆپەکە مەجموعەیە خەڵکی تیا سوتا بوو کە عەدەدیان گەشتووەتە 200 کەسێ ئەوەی من ئاگام لێ بوو بێ 6 جەنازەیە زیایان هێنابوو بۆ نەخۆشخانەی ئێمە لەگەڵ مەجموعەیە برینارە کە برینارەکان لە هەردوو ڕەگەزی تیا بوو عەدەدیانە گەشتە 20 نەفەرێک ئەوەی ڕاستی بێ چێکی جەنازەکان کرانەوە بۆ ئەوەی تاکید بزانن تەواو لێبوونێتەوە ئەمری خۆیان کردووە ئەوە حدودیانە گەشتە 6 کەسێک برینارەکانیش ئەوەی بەگوێری پێویست بوو لەو کاتا بۆیان کرا و ئیحالەی سلێمانی کران ئەوەی ڕاستی بێت سوتاوەکانیش جەنازەکان لە مزگەوتەکانی هەڵەبجەوە جاڕی بۆ دراکە لە قەبرستانی شەهیدانی ئەو کاتی هەڵەبجە بە خاکیان ئەسپێرن ئەو بۆ یەکەم جار من وەکو خۆم دیم خەڵکی هەڵەبجە ئەوەنە بە ئەمەک بوون و شێوە ئینسانیەکیان بەڕاستی زۆر پێوە دیار بوو کە هەمووی ئەو کاتە بازاڕیان چۆڵ کردبوو چوون بۆ سەر قەبران بۆ یەکەم جاریشم بوو کە من وەکو خۆم وەکو گەنجێکی ئەو کاتەی هەڵەبجە بیست بووم خەڵک بە کۆمەڵە نێژن و بە حەفارق قەبریان بۆ هەڵەکەنن ئەو جەنازانەی کە هێنایان بۆ نەخۆشخانەی هەڵەبجەی شەید ئەوەی ڕاستی بێت زۆربیان نەناسرانەوە لەبەر ئەوەی جەستیان زۆر سوتا بوو هەیان بوو کۆرپە بە باوەشی وە سوتا بوو هەیان بوو کۆرپە باوەشی کردو بە قاچی دایکە بە دایکی وەلکا بوو
اینجا هەیان بوو دیار بوو بەتانی پێچاو بۆ خۆیوە لە حیبەتی ئاگر بەتانێکە سوتا بوو پێوە جلوبەرگەکانیان تەواو سوتا بوو توا بوونەوە بە جەستەی مردووەکانەوە مردوەکان زۆر بە دەگمان ئەناسرانەوە ینی خاوەنی دەرەجەیەکی خۆیان نەبووە نە ئەناسرانەوە زۆربەشیان ئافرەت بوون دیار بوو کاتی حادسەکە ئەکسەرێتی پیاوەکانیان لە دەرەوە بوو بۆیە حادسەکەش زیاتر ئەوەنە قرس بوو زیاتر ئافرەت بوو ئافرەت و مناڵ ئەو جەنازانەی کە هێنایان زۆربیان ئافرەت و مناڵ بوون. کارەسات ڕوویدا و لە چەند خولەکێکدا سەدان قوربانی خستەوە ئەو باڵەخانە تەواو نەکرا و پەرپوتەی دەیان خێزان بە ناچاری کردبوویانە لانکەی ئاوارەیان چی تر کەڵکی ژیانی تێدا نەما ڕزگار بۆکان جارێکی تر ئاوارە بوونەوە و دێ بەدێ و شار بە شار بە دوای لانکەی نوێدا گەڕان هەندێکیان ناوشێوەی خێزانی عیسا لە هەڵەبجە گیرسانەوە و جارێکی تر کیمیاباران ئاواری کردنەوە ئەو کیمیابارانەی تاکە کارەسات بوو لە هیبی ناسوتاوەکەی سیروان گەورەتر بوو. ڕژێمی بەعز بۆ پڕۆپاگەندەی خۆی و ڕاکێشانی سۆزی نێودەوڵەتی ڕۆژی حوتی ئاب واتە تەنیا یەک ڕۆژ دوای کارەساتەکە لە ڕێی عیسمەتکەنانی نوێنەری هەمیشەی عێراقەوە نامەیەکی ئاراستەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کرد و ڕاگەیەندراوێکی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقی هاوپێچ کرد لەگەڵی و تێیدا ڕایگەیاند کە ڕژێمی ئێران دوور لە یاسا نێودەوڵەتیەکان هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت و لە گوندی سیروانی ناوچەی هەڵەبجە بەهۆی بردومانەوە 74 هاوڵاتی مەدەنی شەهید کردووە کە 21یان منداڵن و 140 هاوڵاتی مەدەنی دیکەشی بریندار کردووە بێگومان بەبێ ئاماژەدان بە ئەوەی خۆی ڕێگر بووە لەوەی خەڵکەکە دوور بکەونەوە لە ناوچەی بردومانەکە بەڵام لە سەراستی ناوخۆ 5 ڕۆژ دوای کارەساتەکە واتە ڕۆژی 11 ئابی 1986 گۆشەیەکی بچووکی ڕۆژنامەی هاوکاری بۆ تەرخان کرا و تیایدا ئاماژە بە ئەوە درا کە 86 کەس شەهید بوون و 174 دیکەش بریندار بوون دە ڕۆژ دواتریش واتە 21 مانگ باز لە نامەکەی تارق عەزیزی وەزیری دەرەوەی ئەو کات کرا بۆ نەتەوەیە گرتوەکان تەنانەت لە هەوڵی پڕۆپاگەندەکەشیدا ڕژێمی بەعز هەوڵی داوە ژمارەی قوربانیەکان بەهۆی کورتبوونیانەوە کەم بکاتەوە چونکە بە پێی دوا ئاماری بەڕێوەبەرایەتی شەهیدانی هەڵەبجە 186 شەهید تۆمار کراون و موچەی شەهیدی هاوڵاتیان بۆ بڕدراوەتەوە ئەوە بێجگە لە ئەوانەی تەواوی خێزانەکە لە ناوچوون و هیچ موچەیەکیان بۆ تەرخان نەکراوە واتە ژماری شەهیدەکان لە 200 کەس زیاترن لە دوایە و پڕۆپاگەندانی ڕژێمی پێشوەوە چیرۆکەکە بە تەواوی کب بووەوە و نزیک بوو لە ئەوەی وەک دەیان و سەدان چیرۆکی کارەساتباری دیکەی ئەم وڵاتە لە یاد بچێتەوە دوای ڕاپەڕین و دروستبوونی میدیا و دەسەڵاتی کوردیش چیرۆکی کارەساتەکە لە کونجی لە یادکراوەکاندا بوو تاوەکو خاوەن شەهیدێکی ناوباڵەخانەکە دەستی بۆ برد و هێنایەوە بەر ڕۆشنایی من لە دوای ڕاپەڕین هەمیشە هەموو ساڵێک لە یادی ئەم تاوانەدا کە 6 1986 بوو ئێمە ماڵمان لە سیروان بوو ئەگەر چی لەو کاتە لەو ساڵە من بۆ خۆم لێرە نەبووم بەڵام ماڵمان لێرە بوو و ماڵیشمان نزیکی ئەم بینایە بوو لێرە دایکم و خوشکێکم شەهید بوون ئەوە کەوتە بیرم کە هیچ کەسێک باسی ئەم بینایە نەیەکرد لە دوای ڕاپەڕین تا لە ساڵی لە دوای 2000 و پرۆسەی ئازادی 2003 ئەم ناوچەیە من کەوتمە بیرکردنەوەی ئەوە کە پێشتری لە هەوڵا بووم پرسیارمە کرد شەهیدەکان کێنەوانێک کە موچیان بۆ کراوە موچیان بۆ نەکراوە ئەهاتم زوو سەردانی ئێرەمە کرد بیرۆکەی ئەوم هەبوو چۆن بتوانم شتێک بکەم ئەرشیفی ئەم تاوانە کۆ بکەمەوە لێرە شتێکی جوانیان بۆ بکرێ بۆ ئەوەی نەوەکانی داهاتوومان بێ ئاگا نەبن لە مێژووی مەرگەسات و نەهامەتیەکان و زوڵم و تاوانەکانی بەرامبەر بەگەلی کورتکراون لە ڕێی پرسیارکردن تەلەفۆنکردنەوە لە ڕێی ڕاگەنەکانەوە قسەمە کرد لە ڕێی برادەروشتمەوە قسەمە کرد هەستام ئاگاداریەکم نووسی لە کۆڵانەکانی سیروان و لە بازار لە خورماڵ لە هەڵەبجە لە بازارەکان دام تا بڵاوم کردەوە لە چاخانەکان لە شوێنە ناوەندە ڕۆشنبیریەکان ئەگەر ڕام بۆەوەی خەڵک بێ بەدەمەوە هاوکاریم بکە بەرحاڵ وردە گەشتمەوەی توانیم ئاماری نزیکەی 110 کەس بە ناوی سیانیان و خەڵکی کوێن هەموویم پەیدا کرد تا ئەمە ڕۆشتم ئەمەم بۆ پەیداکرا لەو سەردەما لە هەنگاوی یەکەمە و ئەنج بیری ئەوم کردەوە بگەڕێم
وێنەیان پەیداکەم وێنەی شەیدەکان وێنەی شەیدەکان نزیکەی 70 وێنەم دەستکەوت بەڵام زۆر ماندوو بووم بە تەنیا بووم هەوڵێکی تاکە کەسی بوو جاری وا هەبوو 25 تەلەفۆنمە کرد جا سەرداوێکم دەسەکەوت بۆ وێنەی شەهیدێک دوجار کە ئەرشیفەکەم کۆکردەوە ئەوە بوو من لە ساڵی 2010 بۆ یەکەم جار لە دوای 24 ساڵ من بووم توانیم بناغی ئەرشیف و یادکردنەوەی ئەم تاوانە زیینی بکەمەوە و ئیشی لەسەر بکەم پێشانگایەکم کردەوە بۆ وێنەکان پێشانگایەک لە هۆڵەکەی لە هۆڵی بۆنەکانی سیروانە و چەند فلێکسێکم دروست کرد ناوی سەرجەم شەیدەکانی تیابوو ناوی سیانی و پۆلێنم کردبوون گوند بە گوند هەر لەو ڕۆژەشە ئێمە ئەم ڕۆژنامەیەمان لەوێ بڵاو کردەوە تاکە تا ئەو سەردەمە هەتاکو و 6 2010 تاکە هەوڵێک بۆ یادکردنەوەی ئەم بینایە تاکە چالاکیە کرابێ ئێمە کردمان دوجار وردە وردە بۆ ساڵی ئایندە خەڵکی چالاکی ئێرە کۆمەڵە کەسوکاری شەیدان و گەنجی تر وردە وردە هەوڵیان داهاتنە پێشەوە چەند ساڵێک بەردەوام ئەم یادە دەکرایەوە لە ڕێی بڕێوەبەرایەتی گشتی شەیدانەوە من لەو کاتە کاگ شاهۆ بوو شاو عوسمان بەڕێوەبەری نەحیە بوو زۆر لەگەڵی دانیشتم و مووقیفێکی جوانیشی هەبوو ئەویش هەوڵیدا زۆری پێ باش بوو گوتم با ئەم لە ڕۆژنامەکەش پێشنیاری ئەوم کردبوو ئەم بینایە شوێنی ئەم تاوانە بکەینە مۆنۆمنتێک بۆ کۆکردنەوەی ئەرشیفی تایبەت نەکرد بە تەنها بۆ ئەم تاوانە بۆ ئەم ڕووداوە و ئەکرێ شتەکانی تریش بابەتە مێژوویەکانی تریش نەتەوەیەکانی تریش هەمووی لێرە کۆ بکرێنەوە لە ناحیە سیروان ئەوەی کە سەر بە ناحیە سیروانە بۆ نەوەکانی داهاتوومان بۆ ئەوەی خەڵکی دەرەوەی ئێرە خەڵکی دەرەوەی ناحیە سیروان کاتێک ڕوە کاتە سیروان ئەتوانێت لە ڕێی ئەم مۆنۆمنتەوە ئاشنا ببێ بە ئێش و ئازارەکانی و مەینەتیەکانی ناڕەحەتیەکانی گەلی کورد بەگشتی و خەڵکی ئەم دەڤەرە بە تایبەتی دواتر کە ئەم مۆنۆمنتە کرایەوە من مامۆستا سەرخێڵ و مامۆستا کامرانی بەڕێوەبەری شەیدان هاتنە لام قسەیان لەگەڵ کردم بۆ ئەوەی ئەرشیفەکان بێنم بۆ ئێرە من دوجار هەرچەنە لایانی پەیوەندیدار چوونە ژێرباری ئەوەی کە خەرج و مەسرەفی چالاکیەکەم بدەنەوە بەڵام من قبوڵم نەکرد لەبەرەوەی خاوەنی شەیدم هەرچی ئەرشیفم هەبوو هەموو بەخشی بەم مۆنۆمنتە لە ناوی شەیدەکان و ئامارەکە و وێنەی شەیدەکان و هەرچی شتی تریژ هەیە. خەونەکەی حەبیب بۆ دروستکردنی مۆنیۆمنتێکی شایستە بە نیوە ناچڵی هاتەدی چونکە ئەوەی کرا تەنیا بریتە لە 3 ژووری سارد و سڕ کە وێنە و ناوی بەشێک لە شەهیدەکانی تێدا هەڵواسراوە ئەویش تەنیا ئەوانەی لە ئەرشیفەکەی حەبیب ئەمینەوە وەرگیراون نەک بە دوواداچوونی زیاتر بکرێت و ناو و وێنەی شەهیدەکانی دیکەش کۆ بکرێتەوە و هەڵبواسرێن. مۆنیۆمنت نەخاوەنی کارمەندێکە خزمەتی بکات و نەخاوەنی باغ و سەوزایی و پێداویستی سەردانکەرانە دەرگایەکی هەمیشە قفڵدرا و ئەگەر بتەوێت بچیتە ناوی دەبێت دەرگا بە دەرگا بە ماڵە دراوسەکاندا بگەڕێیت تاوەکو کلیلەکەت دەست بکەوێت چونکە ئەوان پارێزەری مۆنیۆمنتەکەن لە شێواندن و بەکارهێنانی بۆ کاری نەکونجاو ڕوومانکردە بە ڕێوبەرایەتی گشتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە و پرسیاری هۆکارەکانمان لە بەڕێوەبەرە گشتیەکەی کرد. دیارە بیناسوتاوەکەی سیروان لە 6/8/1970 تا بەهۆی 86 بەهۆی بردومانی جەنگی نێوان ئێران عێراقەوە کۆمەڵی هاوڵاتی بەمبەستی خۆحەشاردان لەو بینا کۆ ئەبنەوە و دواتر بەهۆی ئۆتۆبارانەوە ئاگر لەو بینا بەرەبێت و زیاد لە 200 هاوڵاتی ئەبنە قوربانی و شەهید دەبن سەرجەمە و هاوڵاتیانە هەمویان تۆمار کراون و کوشەیدی هاوڵاتی ئەوەی ماف و امتیازی شەیدی هاوڵاتیە بە هەمویان دراوە پێم وانێ کەسێکە بێت تا ئێستا تۆمار نەکرابێ بەنسبەت مۆنومنتی کە لە سیروان دروستکرا لە کۆتایی ساڵی 2010 لەو کاتە وەزارەتی شەیدان هەستا بە دروستکردنی ئەو مۆنومنتە وەکو قۆناغێکی سەرەتایی دیارە بیناکە پێشووتر بوو بە شوێنی یەک کە شایستە نەبوو بۆ قوربانیانە ئەوەی کە هەیە ئێستا بەداخەوە لە بەرنەبوونی میلاک هەر خۆمان ئێستا لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی و یادگاری هەڵەبجە نەقسی میلاکمان ئێسەنجار نووسراومان ئاڕاستی ئەنجومەنی وزیران کرد و ئومێ دەکەین میلاکی خۆمان تا ڕادێک جێبەجێ بکری ئەوەی ماوەتەوە داوامان کردووە لە شارەوانی سیروان و ناحی سیروان
بتوانن کارمەندێک لانی کەم بۆی دابینکەن ڕۆژانە سەرێکی لێ بدات و پارێزگاری لە ئەو شتانە بکوە بتوانن حەدیقەیەک یا شتێکی باخچێکی بۆ دروستکەن لە ناوە کۆمەڵی کاری باشی تیاکراوەشتی جوانی تیا دروستکراوە ئێمە پێشووتر دیواربەندی شەیدانی خورماڵمان دروست کردووە دیارە ئەچی ئێمە زۆرە وەکو مۆنومێنتی شەیدانی هەڵەبجا و مەزاری شەیدانی سەرەوە و دیواربەندی شەیدانی خورماڵمان هەیە و ئەوەی سیروانیشمان هەیە ومێ دەکەین ئەم زروفە ناهەموارەی ئێستا هەیە ڕووی داراییەوە کە ڕوبڕی هەرمی کوردستان بتوانین لە ئایندا جارێکی کە نۆژەنکردنەوەیکەی بۆ بکرێ زیاتر خزمەت بکرێ و بە ئێمەش و بە ناحیە خورماڵی شەو بە هەمومان و بتوانین چەند کارمەندێکی بۆ دامین بکەین. لە سەردانەکەماندا بۆ لای لەتیف عەبدوڵڵا سەرۆکی شارەوانی سیروان دوایەوەی وەک شاید حاڵێک چیرۆکی کارەساتەکەی بۆ گێڕینەوە پرسیارمان دەربارەی دۆخی مۆنیۆمنتەکە لێ کرد. تۆ خۆت شاید حەڵێ بووی ئەو حاڵەتە و بینی و کارەساتە و بینی ئێستا تۆ لە پۆستێکەکەی سەرۆکی شارەوانی شوێنەکەی بۆچی ئەو بینایە ئەو کە ئێستاوا کراوە بە مۆنۆمنتێ ئاوا بێخزمەتە بۆچی ئێوە وەکو شارەوانی نەتانتوانیوە کەسێک دابینکەن هیچ نەبێ مانگی جارێک تۆزێ پاشی کاتەوە یان چەند دار و درەختێک لە چواردەورەکەی یا لە حەوشەکەیە بڕوێنن هەندێک سەوزایی لە دەوروبەرەکەی دروستکەن. بەڵێ من وەکو قۆم وەکو شارەوانی وەکو ئەنجومەنی شارەوانیش ئێسم هینەکەم پێ نییە داواکاریەکە داواکاریمان کرد ئەو کاتە تربیە سەرپەرشتێک لەبرە و بینای قوتابخانێ مخەسەسە بۆ ئەین تایبەت کراوە بۆ قوتابخانە کاکشی حەسەن لیۆ بۆ کاتم با بڵێن بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە چوون بۆ لایوتم کاکە تەسلیمی ئەمەی کە بایمە دەستکراوە بین بتوانین ئیش بکەین شارەوانی فەسڵ و مادەی هەیە ناتوانێت ئیش بک بۆ شوێنی ئەگەر لەو فەسڵ و مادەی خۆیان ینی سەر بە شارەوانی نەوێ داوامان لێ کرد کەەوە ئێمە ئەتوانی سەرپەرشتی ئەو بینا بکەین تەسلیمان کەن بازی قسەی کرد من نامەوێت لێرە باسی کەم ئەی پێویست ناکەەوە هەڵەبجە هەیە مۆنۆمیەتی هێتم کاکە هەڵەبجە کەیسێکی ترەوە ئەمەی تریش کەیسێکی ترەوە ئەمە لە کارەساتێکی تراتیاچوون و ئەماش کارەساتێکی تایبەتی خۆی هەیە و دەنگدانوی خۆی هەیە لەبەرەوە نایانداینە دوایی تەسلیمی هینیان کرد ڕۆشن بیریش ئەوە چەند ساڵ تقریبان من 2 ساڵ 3 ساڵ بەشداریم کرد ئیتر لە یادکردنەوەکەیە چونکە ناکرێت و هەموو ساڵێکو بیتی بلە هەیە مەسلەیەکە باسیکەی دەربڵێ ئاوا بوو وا بوو ئێمە ئیسە چیمان پێکرێ بۆی بکەین ئێمە هەرەوەمان توانوێت لە سا 15 خۆمان هەیە پارتوانیمان شتەکانی ڕێکین جادە و بەردەمەکەی ئیستا حالیان ئیسای کەوە لێرە من قسەکەم قیریەکەن کۆڵانی بەردەمی کۆڵانێکی تریشکە ڕابۆ ئەو شوێنەکە بڵێن قوتابخانە سوتاوەکە بەڵام من ئێرەش ئێستش حەزەکەم تەسلیمی ئەمەی بکەن ئێمە توانی زیاتر با بڵێن خزمەتی بکەین تا ئەوەی کەوە دەست بە ڕۆشن بیرۆ لە منبەرەیەوە داوایان لەکەین کە دەستی فەرمی داواتان لە ڕۆشنبیری کردووە بتان بەس داوامە لە تربیە کرد ئەو کاتە داواکەی سەرۆکی شارەوانیمان هەڵگرت و بردمانە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە بەڵام بەڕێوەبەرە گشتیەکەی دڵنیایی دەینێ کە باڵەخانەکە نەدراوە بە ڕۆشنبیری و هاوکاریەکی زۆری کردین لە بەدواداچوون بۆ دۆزینەوەی خاوەنی باڵەخانەکە دوای چەند پەیوەندێکی تەلەفۆنی سەرەداوێکمان دۆزیەوە کە لەوانەیە بەهۆی ئەوەی باڵەخانەکە تەواو نەکراوە هێشتا موڵکی شارەوانی بێت و نەدرابێتە پەروەردە بۆیە پەیوەندیمان بە سەرۆکی شارەوانی سیروانەوە کردەوە و داوامان لێکرد نووسراوێک بۆ بەڕێوەبەرایەتی خانوبەرە بکات تاوەکو خاوەنددارێتی باڵەخانەکە یەکلایی ببێتەوە لە چاوەڕوانی نووسراوکردن و وەڵامدانەوەدا سەرخێڵ غەفار وەک دەست پێشخەری دروستکردنی مۆنیۆمنتەکە باسی بربەستەکانی بەردەم دروستکردنەکەی و هۆکارەکانی دۆخی ئێستای بۆ کردین ئەمە ساڵانە ساڵیاتی بیناسوتاوەکەی سیروان یاخود قوربانیانی تاوانی 1966 کە ئەکرایەوە لە هۆڵێکی قوتابخانەیە ئەکرایە بە نای قوتابخانەی سووریان بەداخەوەمە بوو بێجێی سەرنجی من بۆ ئەو بینایە ئێستاوەها بەجێهێڕاوە و لە منتقەیەکی تاڕادەیە شعبیا بوو کرابووە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ و کایان و ئانە ئەمە بەڕاستی بێتاقەتی کردبووم چونکە بێ احتفاظ بۆ شوێنەوە بکەیت بیپارێزی چونکە خودی بیناکە بوو بە شوێنێکی ئاسەوار بەڵام بەداخەوە نەپارێزرا بوو من ئەو کات بەڕێوەبەری مۆنومێنتی شەیدانی هەڵەبجە بووم ساڵی 2010 هەوڵمدا دەرخستەیەکم ئامادە کرد موافقەی بدایەت موافقیان نەکرد لەسەر بودجەکە کە بڕەکەی تەنها 21 ملیۆن دینار بوو کە
کە تەنها ئەمیر تۆزە پاکردنەوەی بۆ بکەم و سیاجێکی بۆ بکەم و ئەم بینایە بهێڵمەوە لەوەی کە لە ناو بچێت لەوەی کە خراپ ببێت چونکە لەو بینایە کۆمەڵە کەس بوو بوونە قوربانی ئەوەی کە بیناکە چۆڵکەین بەو خەڵکە ڕوبەڕووی تۆزە گرفت بووینەوە خەڵکەکە بەڕاستی ڕەزامەندیان دەرناپڕی کە چۆڵی بکەن چونکە کردویانە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ و ئالیک و ئەوانە بۆ مەڕووماڵاتیان دواتر ڕەزامەندیاندا چۆڵمان کرد دەستمان کرد بە پاکردنەوەی هەرچەنە وەزارەتی دارایی بڕەکەی کەم کردەوە بۆ نزیکەی 14 ملیۆن دینار بەڵام بە هەر نرخێ بێت توانیمان ئەو بنا سوتاوە پاک بکەینەوە و بیکەینە تا ڕادەیەک مۆزەخانەتی ئەوەی کە ببێتە ئەوەی شوێنی ئەوەی کە خەڵک سەردانی بکات ئێمە دەستمان کرد بە بنیاتنانی ئەو مۆنومنتە لەوەی کە ئەرشیف و دۆکیۆمنتمان کۆ کردەوە کۆمەڵی خەڵکی بەڕێز هاوکار بوون لەوانی کە ئەرشیف و دۆکیۆمنتیان لابوو ئەوەی کە ئێستا لە یادم بێت مامۆستا حەبیب و کاک فرياد زۆر هاوکارمان بوون خەڵکی ناوچەکە بەڕاستی و بەتایبەتەوە کەسانی کە لەو تاوانانەیە حزوریان هەبووە برینار بوون قوربانیان دابوو کاک لەتیف و هاوڕەکانی هاوکاری ئێمەیان کرد لە دروستکردنی ئەو مۆنومنتەیە من بەونەتەی ئەو مۆنومنتەمان دروست کرد کە هەموو ئەو شاند و میوانانی کەیەن سەیری تاوانی کیمیابارانی هەڵەبجەکەن لێشەوە ئاراستیان بکەن و بێن تاوانی قوربانیانی 1966 ببینن چۆن گەورە تاوانێک ڕوویداوە چۆن جینۆسایدێک کراوە لە شارۆچکەی سیروانە بەڵام بەداخەوە دەسەڵاتی سەری خۆمان هاوکار نەبوون لەوەی کە بتوانین هەیکەلی ئیداری ئەو جێگایە دابنین و ئیدارێکی سەربەخۆی بۆ دروست بکەین و هەموو ئەو شاند و میوانانێکیت بڕۆنە ئەو تاوانش ببینن بەداخەوە نەتوانرا ئەو مۆنومنتەی سیروان ئەوەی کە لە ئاستمۆحی ئێمە بوو بۆی جێبەجێ بکەین تەمەناکەم بۆ لەمە دووە ئەوەی پێویستە بۆی بکرێت تەواوی ئەو شاند و میوانانەی کەوا دێن سەردانی هەڵەبجەکەن سەردانی ناوچەکەکەن بە ئاشنابن بە هەموو ئەو تاوانانەی کە بەرامبەر بە میلەتەکەمان کراوە. دوای چەند ڕۆژێک سەرۆکی شارەوانی ئاگاداری کردینەوە کە وەڵامی بەڕێوەبەرایەتی خانوبەرەی وەرگرتووەتەوە بۆی ڕوومان کردە سیروان و لە قوتابخانەکە هەواڵەکەی پێڕاگەیاندین. ئێمە ئیمڕۆ لە مۆنومنتی سیروانین کە قوتابخانە سوتاوەکە ناسراوە ئێمە ماوەیەک لەمە پێشداوامان کرد لە وەزارەتی تەربیەت تامان ڕازی نەبوو بۆی ڕادستی ئەمەی بکاتەوە بەڵام پاش ئەوەی کە سۆرۆت قەیدەکەمان دەستکەوت ئەمە مڵکی سەرۆکاتی شارەوانی سیروانە ئێمە لە ئیمڕۆ کتابی یەکەم بۆ بەڕێبەرایەتی گشتی شارەوانەکان کەەوە بۆ ئەوەی دەستکراوە بین بتوانین خزمەتێکی ئەم بینا بکەین چونکە من هاوسۆزیم هەیە لەگەڵ خزم و کەسوکاری ئەو شەهیدانە کە نزیکەی 200 کەس شەهید بوون و لە ئیمڕۆ کتابەکەی بۆکەن و بە سورۆت قەیدیش ڕوبەری ئەم زەوێ 2200 مترە. دواتر گەڕاینەوە سەرۆکایەتی شارەوانی و نووسراوی بۆ بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەڵەبجە کرد تاوەکو ڕێگەی بدەن کار لە باڵەخانەکەدا بکات و خزمەتی بکات. ڕۆتین و بیانووی قەیرانی دارایی و بێخاوەنی باڵەخانەکەوەیان کردبوو دۆخی مۆنیۆمنتەکە بەو جۆرە بێت کە هەیە بەڵامەوە ڕێگر نەبوو لە ئەوەی دوای حەبیب ئەمین نەوەیەکی دیکە بێنە پێشەوە و ئەم جارەیان بە کتێب کارە ساتەکە دۆکیۆمنت بکەن. سەرەتا ساڵی نەوەتەکان تەمەنێکی کەمم هەبوو کە سوکارم برینداری ئەم مەرگە ساتە بوون شەهید بوون بریندارەکان شەوان کە دائنیشتن کارە ساتەکەیان ئەگێڕایەوە یانێ تەمەنێکی کەمم هەبوو کۆمەڵێ مەرگەساتی تراژیدیان باسە کرد چونکە شاید حاڵی مەرگەساتەکە بوون خۆیان لە ناو ڕزگار بووی مەرگەساتەکە بوون بەو تەمەنەکەمەوە زۆر کاریگەری لەسەر دروست کردم تا تەمەنم گەیشتە تەمەنێک کە بتوانم لەم بوارەیە بنووسم چەند کتێبێکم هەبوو بیرم کردەوە گەورەی ئەم مەرگەساتە تراژیدیایە بۆ لە کتێبا دۆکۆمنت نەکراوە بۆ ئاشنا نەکراوە بەنەوەکانی ئێستا نیشبیرم لەوە کردەوە لە چوارچەوەی کتێبێکا توێژنەوەیەکی مەیدانی ورد لەسەر ئەم مەرگەساتە بکەم چونکە ئاشناکردنی مەرگەساتێک یا ڕووداوێکی مێژووی لە چوارچێوەی کتێبە
تاکە ڕێگەیەکە تاکە میتۆدێکە کە ئەمێنێتەوە هیچ شتێک ینی وەکو کتێب نامێنێتەوە. دواتر ساڵی 2010 گەڕام پشتم بە دۆکۆمنتی زارەکی بەست بۆ دۆکۆمنتی زارەکی چونکە قودرێتێکی زانستی زۆر بەهێزیە چونکە کەسێک شاید حاڵی ڕووداوێکی مێژووی بوو بۆ میتۆدە نووسیمەوەم دۆکۆمنتی زارەکی سەرەتا شاید حاڵەکانم دۆزیەوە گەڕام لە سلێمانی لە هەڵەبجە بڵین لە خوورماڵ لە هەورامان لە سیروان ئەوانەی ڕزگاربووی مەرگەساتەکە بوون ئەوانەی وەکو ئاگرکوژێنەوە بیناکەیان کوژان بۆ ئەو پزیشکەی کە بریندارەکانی چارەسەر بوو وەکو ساختکردنەوەی توێژینەوە پرسیارم لێکردن. دواتر گەڕام بەڵگەنامەم کۆکردەوە خۆتان نەزانن مێژوو نووسینەوەی مێژوو پێویستی بە بەڵگەیە بە دۆکۆمنتە. دکتۆر کارزان محەممەد سەفەرێکی وڵاتانی ئەوروپای کرد ئەو کاتە ڕێکخراوێکی نەتەوە گرتوەکان هاتبوو نەسەر مەرگەساتەکە راپۆرتێکیان کردبوو بە خۆشحاڵیەوە ئەو بەڵگەنامانەی هێنایەوە کتێبەکە گەشتە قودرەتێکی زانستی لە بواری مێژووە بە بەڵگە مەرگەساتەکەم پشت ڕاست کردەوە بەڵگەکانم دانا. دواتر وێنەی ناوی سیانی شەیدەکەەوە خەڵکی چە ناوچێکی ئەم ناوچەیە بوون لە کتێبەکەیە دۆکۆمنتم کردنیانی بە کورتی و پوختی هەموو لایەن و بوارەکانی مەرگەساتەکەم لە چوارچەوەی کتێبەکەیە دۆکۆمنت کرد هەتا نەوەکانی ئێستامان و ئەوانەی ڕابردوو ئاشنا بن بە مەرگەساتە ئەم مەرگەساتە نەفۆتێت. ڕۆژی کارەساتەکە ڕووی پێشەوەی باڵەخانەکە بەهۆی سووتانیە و بەرمیلە سوتەمەنیانەوە کە ماڵە ئاوارەکان بۆ پێداویستی ڕۆژانەی خۆیان بەکاریان دەهێنا گرتنی بووی. ڕووکاری پشتەوەش لە هەندێک پەنجەری زۆر بچووک بەولاوە زۆرینەی بە بەرد و بلۆک هەڵچنرابوو بۆیە ڕزگاربوون لەو دۆزەخە ئێجگار هەستم بوو. دوای 38 ساڵ لە ڕووداوەکە عەلی یوسف بۆ یەکەم جار گەڕایەوە ئەوێ و چیرۆکی ڕزگاربوونەکەی خۆی بۆ گێڕاینەوە. ئەو ڕووداوە ڕوودا لە ساڵی 86 لەم بینایە ئەم بینایە خەڵکێکی زۆری تیا بوو قەسفی عراق و ئێران خەڵک هاتبوو بۆ ئەم بینایە لە بەرەوەی دووقاتە خەڵک ئەیوت ئەم بینایە پارێزرا و بێوەیە. من ئالێرە وەسابووم ماڵمان تقریبن زیاتر لە 60 نەفەری تیا بوو 60 نزیکە 60 نەفەریان دیا دەرێنا پێشەوەی ئەو تۆپەبا لە ناو حەوشەکە من ئالێرە ڕاوەسابووم لێرە ڕاوەسابووم هەستم بە تینوەتی کرد چوومە ژوورەوە ئالێرە تەپەدۆرێکماندا نابوو ئالێرە تەپەدۆرێکی ئەوماندا نابوو سەهۆڵی تیابوو هەڵم گرت و لەوێ نەم خواردەوە حیاتم ئالێرە سەلاجێکمان ئالیوا بوو ئالێر ئاوەکەم خواردەوە لەگەڵ خواردنەوەی ئاوەکە من هەرەوەنە دنیا بینی هەموو دنیا تاریک بوو کە چاوم کردەوە سیرەکەم زۆر تاریکە بەس ئالێرە پەنجەرێک هەبوو هەوایەکی تیاما بوو پەنجەرێکی ئاسن بوو ئەو کاتە نەماوە پەنجەرە ئاسنەکە من لێرەوە لەم پەنجەرە ئاسنەوە خۆم خستە خوارە و لەو دیوە دەرچووم لە دەرگاکەەوە دەرنەچووم ئەم ژوورە ئێمە نزیکە 60 نەفەری تیا بوو 2 نەفەری دەرچوون من و لەگەڵ کاک ئیدریس کە لە خارجە. من لە پەنجەرەکەەوە هاتم ئەمدی و خۆم هەڵایە ئەمدی و ئالێرەوە ڕام کرد هاتمە ئێرە لێرەوە هەر کەسە بۆ خۆی ڕایە کرد ئەم منتیقەیە ژن و ماڵ و مناڵ هەمووی هەکۆ بوویبووەوە هەرێکی بە شوێنێکە ڕایە کرد گەشتمە ئێرە مناڵێکم بینی ئەوەی ڕاستی بۆ بزان مناڵی کاک عەزیز بوو عەزیزی حاجی حەبیبیان پێوت وەکو چۆن حیوان سەر ببڕێ ئاوا حیوانەکە وەکو سەری لێ کرابووەوە تەنها سەری بوو لاشەکەی نەبوو من زوو وامەزانی خەوە بینم ئەوەی ڕاستی بێ کە وامەزانی خەوە بینم لێرەوە ڕام کرد دووبارە کە ڕابکەم زیاتر ئالێرە تووشی ئەو ئافرەتە بووم ئەوەی ڕاستی بێ هەمووی گیانی ئاگر بوو ئاگر بەرز بوو لە سەری مەترێکیش زیاد لە سەری وەکو چۆن شتێکی چەوری پێوانەی بۆم دەشتا من دام بەلایە لێرە ڕام کرد تا بەشارەت ئەوەی ڕاستی بێت تا بەشارەت من چوومە بەشارەت دوای ئەوەی تۆزێ هۆشماوەتەوە بۆ خۆماکە من ماڵ و دایکموانم بەجێ هێشتووە و ئەو کات عەقڵێکی واشم نەبوو دوای سەعاتێک گەڕامەوە سێرەکەم نیوەی تەرمەکان چووە بۆ خەستەخانم من فریایان نەکەوتم و فریای نیوەیان کەوتم ئەو ڕۆژەش من ئایلەی خۆمان دایکم و خاڵم ئەوانم بەڕاستی نەبینی ڕۆژی دوایینیش کچێکمان لاهین بوو خوشکێکم لە سلێمانی بریندار بوو هێنانەوە هیچ شوێنێکی نەسووتاوە بەڵام گیانی لە دەستدا بوو. بە دوای ڕزگار بۆکانی دیکەیە چووی نە شارۆچکەی خوورماڵ
لە ماڵی سەرگوڵ مەحمووددا کاریگەریە درێژخایەنەکانی کارەساتەکە لە ڕووی جەستەیی و دەرونیەوە بە تەواوی بەرجەستە دەبن. ڕۆژی کارەساتەکە وەک زۆرێک لەوانەی لە ترسی بردومان پەنای بۆ دەبن دەچێتە باڵەخانەکە و لە ماڵی برایەکیدا لە بەری ڕۆژهەڵاتی قوتابخانەکە دەبێت و ئاگرەکە چەند چرکەیەک درەنگتر دەیانگاتێ بەوەش دەرفەتی ڕزگاربوونی بۆ دەخڵقێت. وەڵا ئێمە لە ماڵمان لە پشتی مەکتەبە زەردەکە بوو ئەم شەڕە بوو شەڕی عێراق و ئێران تۆپ هات بۆ قشلاخە ڕوتێ ئەتە پیاوەکەمان مناڵەکانی بروام زانی ڕۆشتووە مەکتەبە زەردەکەیت دوایی ڕۆشتم بانگم کرد لە دەراوسەکەمان وتی خوا نەهاتووە ئەیرە ڕۆژ بۆ بیناکەی منیش ڕۆشتم بیناکە برایەکم بەو بەرەوە بووتی وەرە بۆ ماڵی ئێمێ دوانیان وەڵا لەوێ بوو ناویچیان وتی کورە بڕۆ ماڵی دژەکەڵ منیش ڕۆشتم بۆ ماڵی ئەمان وتر وەڵا باوکیان هات وتم کوا کوڕەکەوتیەوە تا بە لای دادەمەوە کچاکمان بوو زۆر گەورەی جنەبوو بەخوا هەر ئەوەن نەبوو وتم ڕۆدا مناڵەکە بێنە براکە لای دوور ڕۆشت و هاتەوتی وەڵا دایکە نەیدا پێم وتی بڕۆ شیرەکە بیانە با پێی بدەم شیرەکەی ئەتر وەڵاهی نەیدابوو بە کچەکە پیاوەکە ڕۆشتەوە بە دوای کوڕەکەی هەر ڕۆژت بەر دەرگای ماڵی خوشکەکەی تۆپەکە داکەوت ئەتخوا ئاگای لێبێ ئەم گڕاوان نەبەرز بوو مەکینە بوو سەیارە بوو بەرمی لەنەوە بوو غاز و شت بوو ئەتر کەس خەبەری کەسی نەزانی برایەکی تریشم لەیرە بوو بەم بەرەو بوون دەستی کرد بە هاوارکردن و گریان وتی هەچ کەس ڕائەکا ڕاکەوت کەس ڕاناکە ئەسووتێ ئەتر هەموو کەس ڕای کرد ئەتر کەس خۆ نەیزانی خەبەری کەسی نەزانی و ئەمانیش مناڵەکان هەمویان حەود مناڵمان بوو ڕایان کردتر نەبزانی و هەمویان ڕایان کردوەتە شۆنمی کچیچم ئەو تۆپی دوایین پارچە دابووی لە سەری دوای 3 ڕۆژ لە خەسەخانە دۆزیمانەوە خەبەرمان بۆ هات و وتیان لەوێیە و ئەتر باوکەکەی کوژرا بووتر کوڕەکەمان هەر نەبوو بە نەمردوو نەزیین و حە نەمان دۆزی بێ بەخواست 2 ساڵیش گەڕیان بە دوایە وتیان پۆلیسە یەکێکی بڕۆ و ئەوە تا لە ماڵی شێخ و ئەوە تا لە سلێمانی و حە نەمان دۆزی بێ لە ترس و پەرتەوازەی و شپرزەیدا شەونمی 7 ساڵان بەبێ ئەوەی کە سوکاری ئاگادار بکرێن بە برینداری دەگوێزرێتەوە بۆ نەخۆشخانەی سلێمانی و دوای 3 ڕۆژ دەدۆزرێتەوە لەوێوە چیرۆکی شەونم لەگەڵ نەخۆشی و کەم ئەندامیدا دەست پێ دەکات. وڵاتە شەونممان دۆزیوە بردبوویان بۆ سلێمانی ئەتخۆ من نەمتوانی بچم و مناڵەکانمان ورد بوون و حەود مناڵی تر بوون و من لەبەر مناڵەکان ئەمتوانی بچم بۆ لای باوکم و دایکم ڕۆشتن بەخوا دەوری 2 مانگ لە سلێمانی عملیاتێکیان کرد عملیاتەکە ناجاح نەبوو دیسان لە مووسڵ هەم عملیاتێکی تریان کرد ئەتر بردیان بۆ هەولێر بۆ مووسڵ ئەتر ئەوان بە دیاری شەونمە بوون ئەتر بەس من نەمتوانی بچم بە بۆنەی مناڵەکانەوە ئەتر وەحزمان ناخۆش بوو بەخوا خوا ئەزانێ مناڵی ورد هیچمان نەبوو مەعاشمان نەبوو کەسیج نەبوو بڵێ ئەمە شتانەیە شتان نییە کەس هاوڕێی لە ئێمە نەداوێ تا ئیسێ من کە ساڵی 86 کە ئەو ڕووداوە ڕوویاوە تەمەنم 7 ساڵان بووە کاتێ فامم کردووەتەوە کە ئەو ڕووداوەم بەسەر هاتووە باوکم و برایەکم لە دەستمانیاوە هەر براکەم هەر نەمان بینیوەتەوە نە بە زینویە نە بە مردوویی ئەجا خۆشم ئەم حاڵەتەم بەسەرا هاتووە تقریبەن ئەو پارچەکە لە سەرمیاوە دەستم و خاچم لە دەزیاوە زۆر بۆ من ناڕەحەت بووە لە کاتی مەکتەبە لە کاتی یاریکردنە هیچ بەشداریەکەم نەبووە لەگەڵ کەسا تەئسیری لە خوێندنەکەشم کردووە و هەتا وەکو ئەو کاتەی کە من خوێندم تا 7م خوێندووە ئەو کات وازم لێ هێنا کە وازم لە خوێندنیاناوە تەئسیرێکی زۆری لەسەر من هەبووە نەمتوانیوە وەکو پێویست سعیکردنم بۆ نەکراوە نەمتوانیوە بەشداری بکەم لەگەڵ هاوڕەکانمە زۆر تەئسیری لەسەر من هەبووە ئەجا دوای ئەوەش کە ئەو حاڵەشم بەسەرا هاتووە ئیتر من وەکو بڵێ ئەوەش مەسەلەی مادی و معنەوی من 200,000 موچە بۆ من هیچ نەبووە ڕێگەی هیچی بۆ من نەگرتووە حساب کە من نەخۆشی و ئەمسەر و ئەوسەر و عیادە و ئەملا ئەولا ئەو موچەیە هیچ نەبووە بۆ من وە تا ئێساش هیچ کەسێک ئاوڕی لە ئێمە نەیاوەتەوە هیچی بۆ نەکردوین. شەونم زۆرینەی تەمەنی لەژێر نەشتەری پزیشکان و هاتوچۆی نەخۆشخانەکاندا بەسەر بردووە دوور لە چاوی کامێرا هەندێک جاراواتی دەخواست لەگەڵ باوکو براکەیدا بووایە نەک گوزەرانێکی لەم جۆرە بەڕێ بکات
کاتێک بۆ کامێراش دەدوا هەمیشە باسی لە نەخۆشی و نەشتەرگەریە بێهودەکانی دەکرد. ئەوەی من بەبیرم بێ کاتی خۆی بە مناڵی کە ئەو ڕووداوە ڕوویاوە دوو عملیات کراوم ئەوەشی خۆم بەبیرم بێ سێدانم کردووە ئەمە 5 دانە ئەوەی کە خۆم بیرم یە ئەو سێدانەمە کردووە یەکێکیان لە تاران کردومە یەکێکیشیان هەڵەبجە یەکێکیشیان لە سلێمانی هیچی سوودی نەبووە سوودێکی وام لێ نەبینیوە حسابکە ئەم سەر و ئەو سەر و ئەملا ئەولا هیچ ینی بڵێ ئەو موچەیە من هەم بووە هیچ تەسیرێکی بۆ من نەبووە و بەشی ئەو ئیشانەی منی نەکردووە. خەونی دۆزینەوەی ساواکەی هەرگیز دڵە بریندارەکەی دایکی جێ نەهێشت. ساڵی 2022 هیوایەک دروست بوو بۆ دۆزینەوەی بەڵام دواتر ئەویش بووە سەراب. ڕۆشتم بۆ هەڵەبجە کوڕێک لەوێ بوو هەر سەیری منی کرد و هەر منیش سەیری ئەوم کرد و هاتمەتەم قسەم خۆ نەکرد و دوای ئەوە وتی وەڵایی هاتووم بە دوای دایک و باوکما ئەگەڕم منی هاتمەوە لێرە وتم بەم کچە و بە زاوایەکمان وتم بەخوا کوڕێک لەوێ بوو هەر سەیری منی کرد و منیش سەیری ئەوم کردوە بزانم کوڕەکە ئێمەیە ئەمانیش وتیان دای با قسەڵ نەکرد و بۆ هیچڵ نەبوت و قسەڵ بکردایە دوایی ترەکە قسەمان کردەوە وش باوک و دایکی بەلای خۆیەوە نەبووتر نازانم من ئێمە بوونی ئێمە نەبوو هات چوار مانگ لە لامان بوو بەخوا دوو سێ فەحسیشمان کرد فەحسەکە دەرچوو وتیان نی ئێوە نییە ئەتر کوڕە ڕۆشتە و ئەیتە وەڵا کوڕە ئێمە هەن نەبوو دیان نەما و کەس نەیزانی بە مردوو بە زیینی و هەن نەبوو 38 ساڵ تێپەڕیوە و سەرگوڵ مەحموود هێشتا نزیکی باڵەخانە سوتاوەکە نەکەوتوەتەوە کە پرسیاری هۆکارەکەیمان لێ کرد لەگەڵ وەڵامەکەیدا ڕێچکەی فرمێسک کەوتەوە نووسینەوەی مێژوویەکی پڕنەهامەتی و کارەساتی میلەتێک دڵۆپەکانی بوونەوە ئاوێنەی نیشاندانی حەسرەتێکی دایکانە بۆ لە ئامێزگرتنەوەی کۆرپەکەی و کۆتایی هێنان بە مۆتەکەی چاوەڕوانی نەوەڵا لە دوای ئەو حادیسە نەڕۆشتم ئەو بینە تا 1000 ساڵیی تریژ نەچمە و بینە ماڵیچمان لەوێ نەبوو پشتی مەکتەبەکە بووین ئێمە نەوەڵا نەڕۆشتوم حەز ناکەم ئەو بینەیچە ببینم دایتە وەڵا مناڵەکانم و کوڕەکەمان نەبوو بەس کوڕەکەمان زۆر جوان بۆ خاوەن نەجوان بوو نۆمانگ بوو مەر بمرم ناگینا لە بیرم نایەت ناچێ ئەتەخوا خۆ دواییش ڕۆشتم لە خەوما باوکەکە شەو هاتە خەوم وتم ئەوە چیت کرد بە کوڕەکەوتی وەڵا داومە بە پیاوێکی باڵا بەرز بەیانی ڕەفسەڵسامەوە خوشکێکم لە لام بوو وتم دڵ سۆزگیان با بچین بۆ بیناکەی ڕۆشتین بۆ بیناکە خوا ئاگای لێ بێ ماڵی دژەکەم ئاخر لە ماڵی دژەکەم بوو هەمووی کەلوپەلەکە لەوێ هێناومە ئەوێ ئاواهین مورگ لە ملی بوو ئەمە نەبوو مورگیشین وتم بزانم ئەگەر سوتا بێت دانێکی ئەدۆزمەوە شتەکەمان هێنا ئەیرە بڕمانەوە بێ خوا ئاگای لێ بێ یەک دنکەمان نەدۆزیوێ ئەتر برایەکم هەیە زانی بووی هات خوا ئەزانێ چی کردوتی ئەمە عتۆ عیبناکەی بۆ وازنایێنی ماڵی وا بووێ 18 ڕۆشتووە و 7 ڕۆشتووە و 10 ڕۆشتووە بۆچی ڕۆشتووی ئەم کەلوپەلتەیە ناوە ئەوێ و بردوتە ئەوێ ئێتە وەڵات نەبوو کوڕەیژان نەبوو نەمان دۆزیوە و هەر ئیسەیج نەمانزانی چی بەسەر هات دوای 38 ساڵ لە ڕوودانی کارەساتەکە و 32 ساڵ لە دروستبوونی حکوومەتی هەرێم و 5 ساڵ لە دروستکردنی مۆنیۆمنتەکە دۆکیۆمنتاری و بەدواداچوونەکەی شارپرێز بوو نەمایی دۆزینەوەی خاوەندارێتی باڵەخانەکە بە هیوایەوەی لەم و دووە سەرۆکایەتی شارەوانی سیروان خزمەتێکی شایستەی بکات و خەڵکو و لایەنە حکومیەکانی دیکەش هاوکاری پێویستی بکەن چونکە لە ئێستادا مۆنیۆمنت دەقا و دەق پێناسەی قوربانیەکانیەتی بێخزمەت و وەلانرا و فرامۆشکرا و ڕەشایی غەمی مێژوو هێشتاوا بە دیوارەکانی ئەموو دەرونی ئەوانەوە و بەردەشکاوەکانی بە ئاگری ستەمێکی ئەزەلی وەک دڵی برینداری نیشتیمان هەرگیز چاک نابێتەوە.